هەندێک خەڵکیە من نامەوێت کە نووسای وەڵامێک بۆ فلان شوێنەوار ناز دەبی دەچوو شوێنەوار بێ وایەوە نیە مەرج نییە کاکەوە خۆ عەبدوڕەقیب یوسوف هیچ شوێنەوار خەریج نییە بەزەوە هەموو عمری ئەوە بۆ 6 ساڵ لە ناو ئەو دنیاە خوریایەتی کاکەفی ئەمن خەریجی تاریخم سەدان تەڵەبەمان لەگەر بوو هەر هەتا شەهادەکەی وەگرت بڕوا بکە ئەم بۆ خۆشم ئێستا دابڕایمە برا دەرچووی تاریخم هەتا لە هەولێر بووم حماسی ئەوجلبی دەزان شوێنە ئەم شوێنەوار ناسییان بەڕێوەبەرێک شوێنەوار ناس خۆ ناچی تەنقیبات بکە برای من خۆ ناچی مەسەن ئیش ئێستا ئەمێن لە بەڕێوەبەراتی گشتی 6 بەڕێوەبەراتی هەیە بەڕێوەبەراتی کاروباری شوێنەوار و پشکنین و تەنقیبات و مۆزەخانە و کەلەپور باشە هەموو ئیشەکان مەسەن تەماشەکە ئیدارە و پلان ڕێخستن منێکم باشە بەڵام ئەو ئیشە فەنی ئیلیانە ئیشی وانە ئیشی نییە حەزەکەی ڕقمی تەلەفۆنی برادران بدەمێ دوایەوە مەسەن ماوەی 4 ساڵە من کە 4 ساڵ بەڕێوەبەری گشتی بۆکارەت تقریبا 4-5 مانگە خۆنەویستانە بەبێ هیچ شتێک ئیشەکەم کردیا کاکەیفی باشە لەو هەولێر و سلێمانێ دەیان شوێنی ئاسار دەدەزرێ ئەما وەختی خۆی ئەتو چەند ساڵە بەرپرسی کاکەیفی با من ئەزان شوێنە مەسەن وەکوی شوێنەوە وەکو بەڕێوەبەری شوێنەوە بەڵێ تقریبا ئەگەر بینە سەر ئەوە من 4 ساڵ بەڕێوەبەری گشتی بووم بۆ وەکالەت تقریبا لە ماژی 2 شەوە بوویمە بەڕێوەبەری گشتی بەڵێ لەو کوردستانەی باش دەزانی چ ئاسارێک دەدەزرێ چ بەرپرسەکانی خۆمان چ دەوڵەتە داگیرکەرەکان چ ینی هێزە حتا ئەوەی کا لە دنیا ئاسار تجارەتێک لە تجارەتەکان چستان کردیە لە بۆی کاک قادر تەماشەکە ئەتو تەماشا ینی مەسەلەی تجارەتی ئاسار لەوانەیە ببینی چەندین کۆنفرانس و کۆبوونەوە و ئەوانە دەکرێت لەسەر ئەوەی لەسەر ئاسار گرتن بەرپرس ئەزانم ئەوەی کرابێت مەسەلەن ئەمێن لە ساڵی پار 36 داوام هەبوو لەسەر خەڵکانەی کە ئیش تجارەتیان بە ئاساتیان تەجاوزیان کردە سەر ئاسان لەسەر ئەوە تقریبا ژمارەیە کێس وڵای بزەفت دەکەم بەبیر نییە بەڵام ژمارەی زۆریان یەکلا بۆتەوە یعنی ئەوەی کەس ژیرە بەرپرس لەسەر دزینی شوێنەوار بەرپرس زالۆ بەرپرس یعنی ئەگە بەرپرس یعنی دزی ئاسار کا بخۆی دیکە قەی ناکە نابەس خۆ دەبی بگەنە قەناعەت خلق جيرا خو مناتم كاكا من المتهم بري حتى بدانتي مثلا كابرا نجيريت لدزدان بيتوتي يعني مثلا تا هواري بري او بس كاكا نكر جيران بقربان اسام الله هولير بوين گەڕەکی کەلتوری بنمونە وەخت خۆی کەمپینەک مان کرد نازانم ئاگالێ تەعزیل و خانەقین و خانەقەوانە بە ئاشکرا یعنی پارێزگاری هەولێر هەوڵی تەختکردنیدا لە میدیا ڕایگەیان ئەوە پێویستە داواکاری گشتی ئەنگۆ بێنە دای یەک دقە خوا بۆ ئەوە ئێستا ئەوەی گۆیژا بنمونە کاکەوە براکەم یعنی ئەو شوێنەشی ئەسەری نییە هەموو شوێنێک دەکرێتە ئەسەری نیە قەزدم بەدواتچوون کرایە تا ئەسەری نیە بەدواداچوون کرا لەگەر زانکۆیشی فەڕەنسی سیانارێز بەسەرۆکاتی ژنێک ناوی جەسیکا گردیە لەوەیە لەگەڵ تیمی شوێنەوارناسی سلەیمانی ئەو کوڕە لەوەیە بڵێن ئەو برادران لێوێنە شوێنەوارناسن نەو شیروانە ئامانزە یعنی ئەو برادرانە ئەوانە ئەوەیان کردی عەزەکەی 20 کەسش بنێرە ئەگەر ئەمە شوێنەوار بوو قەی ناکە من ناتوانم قۆمەرز نییە بەخۆ دەستبینی ساڵانە زانیاری نوێ دەکرێت بەس پێ دوایە لە چیاکە لەو گۆژە و لە چیاکانی کوردستان کە هەروە دەکەی شوێنێک دەدۆزرێتەوە لە ناو ماڵەکان لە سۆران لەو ماوانە ئەوە بوو تۆ ناتوانی بڵێ ئەوە هیچ نییە بەس قەزم لەوەی دێ ینی ئەو هەموو شوێنە دروست دەکرێت ئەو هەموو ماڵە ئەسەریە کەلتوری چکو ڕەنگبی ماڵی سەدام حوسێن کەلتوریە بەخۆ دەزانی خانەقای کۆن چەندتان پاراستیە چەند ئیشتانەوە کردیە
أتو كقادر أما زين شو أنا ما قانونك من هي والسيستم شيء لهم عراق شغيره ده للدنياش بس تباسي قلاته دور بري قلاته الجرة كان دور قلاته بس أنا استعب خد زاني قلات لليست ينشكو أمنيك بيك يعني دي مثل خالة كان أو قلاته والله قلبه مختصري بأسفاس ذكم بله أما مثلا قلات يعني كوميسيون شيء ناي كوميسيوني بالله إنه جنك نوي قلاي هوليرة ببريارة عن زمني وسيدام يعني سرب عن زمني أزانم كيف يودواي سال 2002 دروس كده استاش بردوامه استاش باريس غير هوليد لكن مكردكان إبن بالسيارة وهيس مسؤولية يعني مثلا سن مسؤوليتك سن مسؤولي برانبري إيه مش أونده همش إيه بزنقو كيفي يقوز تخوا أخيناك نا أو بربسيا بس إيشي تو زخد بكي وكومن أخذ لميديا سنزار باسد كرديا كيفي صدزار باسم كرديا يعني أو قرقانا تخوا كيفي هر تلفزيونك هر راديوك زنابيشت فيونديت بمنو كرديا من زختم كرديا ولا سر أوا دبوايا بريو بري قش شوينواري هري مكسا قصدم كيفينيا كومسيوني بالاي نو ركنوي قلاي هوليت كلا سالي 2008 قيم وايا دام الزايا دبوايا مسؤولية كمي شوينواري هرمي كورسان أجر مسؤولية كمي أو بوردنا با صاحب قرار با لو بوردا لو درس كردني بريار وهروهان وجن كرنوي وبتعبتي فارس نقر كان دورو بدي خلا هولي باشا رأوا كقادر دري أما سمعن كرديا هرمي كردستان باش وخان صدام 2006 موقعي آثاري هبوا أما إستا صدام سلوهشتي هرمي كردستان من تومار كرديا نزيكي 6500 موقعي آثاري من لسه خريطة دانا وخريطيك من دانا دستان خوش الدنيا تاك خريطة إيه بقربان آخر يعني أويدك لا من بس كيفي تخابط ريد دقة أنا زان شو أنا من حزة كم بزاني أتو أجهاد زنابة هل كسقدني ربابي بزانا ما تسم كرديا كيفي ببالك أقصدك باش دست خوش أوج ماري جرينج بو كيفي استا وقت خوي يعني وقلت من وزات هذه أو بو تاريخ دمينته لميديا أزام كتابش مكردي أو كاتي ملاوات بله شو أنا واربو أما لو كاتي بريبري كاروباري يا صاحب كتاب ممكن له البانجي شان كردين لا محافظة أبار حلم دمي سرنزة كم بجينم يعني عليه تاخد دكريتن أو بلغي لسري دواي أو إما ينسكو ما هنا أخذ إما ينسكو ما هنا أخذ أزانم بارحال ريلي جيرا يعني كامبين أقول أوروبا خلق شي زور هاتا بشت دواي أو بلان بفعلي تقدر براكم استخانقها وتأذيل أو أنا بيت شويني ساك شويني يخش خراب يعني بفعلي شككرا أنقو بشكل نوي تسيتان كذا لو ويريب يجري لو تار قرشي كالتوري هوليريا كهولير دلكي واتا قيسري وأويندر قلات بلي كاك أما يعني حكمة أما إدارين ببي يا صار ما يجدكين يعني ببرديار أنزم أمن وقتو بوم هي قصة كم لكنا كان الرجال برايمن دزاين شو أنا قصش مان كرديا وبيامكش مان جانديا ودلش مان جانكا صدزار باس مان كرديا يعني نابي أم جركانا تيك بدرين أمانة ذكرنا جراز يعني كرينا شويني أو وأما زين خطرك اللي تصير خطرك اللي هي الروجك للرجال يونسكو ببي بلانك إيش دكا أجر يعني أو بفرزونا جرك كلابولي بولي خالد دزدا لو أنا قرأت لليست يونسكو بيدري أما خطرك إبراهيم يعني أما هو أبو شيء بيدكينه بلام كاك خالد صلاة يمنية من صلاة من يبتسم استاكل كلا كاتنا كنعان أحمد قطان لبدادي تيراوي موزخانه چه تیشتی کلپوری كون هي مثلا بيوندي بتراثو كلپوری ام گله و تایبتی هوليرو ایش في شيكي يعني كتاب لو كدلو محافظه اگر خانيش بدني اگر بدست من با خانيك مدداي ولوش منو جندك دو بخوشم شباب موزخانه كيلي دانا كاك من يستار خاني كريمه برايمن امن يستار بريبري قشتي من خاني كريمه بله كيفي بلام كيفي زانيتيا بلام مثلا قادر قاچاق باشكرا متحف شدانه پر شويني اثري خو شخص خويا بنمونه ظلم من او نمونه ظلم يعني او انا ملتي شخص نين ملتي نتوان بالتاكيد او بخوشي من باب الشكتير او قادر قاچاق لو دوايا برياري دابي داتا موزخانه يدوك من أقادار أم بخوم زرق أمنا كرت بيم كود ويقود تلميع جواجا بس قصدنا صدق تغنى مالي عوابي كباراسيتي
هي دزي تجارة دكا دكرا بفروشي يعني بالجدام بلهم خم كيف بس أظن شو أنا كقادر يعني مثلا يكشتيا يعني مثلا لو أنا أو نيزاني بي يعني مثلا كات خوي لوزات روشن بيدي إجازة داتي إجازة موزخانة شوي نواري نادر بيس كسي استعمل بلين لبربلاتي قشتي سالي بار وين ما يندر كذيلو باراستني بابتي كلابوري مثلا إما إجازة ددين بۆ شەرتەی لەژێر چاودێری ئیداری شوێنەوار بێت چونکە کەلەپور و شوێنەوار دوشتی لێک زیان تا ڕادێک هەروەها حکوومەتیش بەتەنیا ناتوانێت هەموو مۆزەخانە بکاتەوە و پاراستنی کەلەپوریش ئەرشی ئێمە دەبێت ئێمە ئەو ڕێکارانە بدۆزینەوە کە چۆن کەلەپور پارێز لە بەرامبەردا خەڵکێکی زۆر ئەوەی هەیە ئارەزووی مۆزەخانەی کەلەپوری هەیە کە هەم فرەسی عمل لە شوێنەوارانسیش دروست دەکات و هەم بۆ خەڵکەکەش دەبێتە سەر چاوێکی دار و لە هەمان کاتیشدا ئامانزی ئەساسی ئێمەنیەتی ئێمە پارێزگاری لە کەلەپور دەکەین کاک کەیفی لەو 6 ساڵی کە بەڕێوەبەری گشتی بە وەکالەت و بەدائیمی چەند خانوو کەلەپوری نوێژن کردۆ لە کوردستان باش پێت برێم چەند خانوو کەلەپوری مختصر ئەرە وەڵا تەماشاکە یعنی دەزانین چۆنە ئێستا لە والله تقريبا هشتاوية خانو كالبوري ما يعني منك بس وكو تشيهان وكو قشلا خانو قشلا أزا أوي لسر بزي حكومة هرمي كردستان بوا أوي بارمان پیدا كردي لغوي خلاوة بياني وكو ناوة چي ديارة كان هندك لو ناوة ديارة هنا مثلا بابي غليم خانو الشيخ محمود بله برين بردي دلال بله قشلي كفري قشلي آكري باشا دين بروژه دیکە لە ژێنەوەکەدان ئەگەر حەزیش لێ بۆ ڕۆژەکان هەمویان بەلیش لۆ دەنێرم باشە دەست خۆش کاکەوە لەگر چەند تەنقیباتتان کردێ لەگردە شوێنەوەرەکان تەنقیبات ئێستا ئەوە دەرێەوەی کرا تیمە بیانیەکان زیاتر دەکەن نانا گوناحە یعنی زانین چۆنەکە قادر ڕاستە مەسەن تیمە بیانیەکان لەسەرەتا بەڵام ئێستا من با پێ بڵێم یعنی ماوەی ئەو 4 ساڵ لێ مەزانین چەند کادری شوێنەواری پێگەیوە کە خۆیان دەتوان ئێستا مەپێویستمان باز بە هیچ کەسێک نێ بەس پارەمان هەبی ئێستا من 3 دکتۆرە 4 ماستەر باشە لە ماوەی ئەوەندا 4 ماستەر و ئێستا 3شیان لە ماستەر دەخوێن بەس لە بەڕێوەبەراتی گشتەکەی من کە لە بواری شوێنەوە ئێمە چەندیش تۆ با پێت بڵێم ئەزانین چۆنە مەسەن خەڵک شوێرانە قسەمەکە گوناحی دەگاتێ ئەمەش پرسیار دەکەین خۆ بە خەڵک وەڵام دەدەمەوە دەزانم دڵنیام لەوەی تو وەڵام دەدەی و جواب دەدەمەوە بە بەڵگەش ئەوەی کە پرسیارەکانیشی لۆت و ناردیە بە هادبالک نەمێن ئەگەر خەمخۆری شوێنەوار باشەکانی بەدید بە من ئێستاش خەریکی نووسین ڕاپۆرتی ئەو 4 ساڵم لۆشت دەنێرم باشە دەست خۆش کاک کەیفی دەرێن کە تیمە بیانەکان دێن یەک کرێکاری بندیواری نا تۆمار دەکەن دوو ڕۆژێ $50 خۆی قەوس باش بە پرسیارەکەم بگەێنم کاک کەیفی بەسەر پێشتر پرسیارەکە ئەوە هەبووە ینی دەزانم باشە باش بەس ئەمە لۆ بینەر و لۆ بینەرە با خەڵک بزانین یعنی لە تیمە بیانەکان کرێکاری بندیوار دەکرێت ڕۆژی $50 لێوەردەگرن و دەستنە وڵاتان بە ناوی شیژنی زۆر پارە سەرف دەکرێت ئایا تا چەند ڕاستە ئەوانە باوکە ئەتۆزان چۆنە باشە پێورم یەکەم یعنی ئەمە بەپێی قانونەکەی کە ناوی قانونی ئاسار و توڕاستی هەرێمی کوردستانە مۆڵەت دەدەینە هەر تیمێک شوێنەواری یەک دەبێ ئەو تیمە کۆمەڵێک مەرجەی تێیدا تحقیق بن دوو مەرزمان ئەوەیە کە کرێکار دەگرێت دەبێت کرێکار خەڵکی ئەو شوێنە بن کە تەنقیباتەکەی لێ دەکرێت باشە خەڵکی ئەو شوێنە بن سێ $50 نییە کرێکار 25 تا 30 لە تیمە بیانەکان پارەوەرەگرن لە تیمە بیانەکە نانەخۆ تیمە بیانەکە کە دێ لەسەر بزەی خۆی خۆ حکومەتی کوردستان بزەی ناداتێ هەمووی لەسەر بزەی خۆیتی ئەخر ئەنگۆ پارەی لێ وەردەگرن ڕۆژی $50 پارەی وەرناگرین کاکە وەڵا ئەمە بەس نوێنەرمان هەیە نوێنەر یعنی بەپێی قانون گرێبەست ئێستا گرێبەستەکەم لای نێگەنە لۆش دەنێرم ئەو ڕێکەوتنێکە دەکرێت باشە $50 یان $40 دەداتە ئەو نوێنەرەی کە ڕۆژانە نوێنەر ئەرچی دیاری کراوە مەسەڵ متابعەی ئەو تیمە دەکات لە کۆڵین لە دیتنەوەی پارچەکان لە تەزیکردنیان و گیانەوەی بۆ مەزخانە تەسلیمکردنی بە ئەوە یعنی گوناح ئەم زۆرە قسانە باش بەس کاک کەیفی تخوا لێرێ قەوس یعنی ڕۆژێ $50 لۆ یەکێک بەس چاودێری ئەو تیمە بیانیانە دەکاتن مانجێ دەکاتە وەنیا یعنی بەس ڕۆژانی ئیشە باشە بەجددی چ کرێکە چ خەڵکێک ڕۆژی $50 کاکە شوێنەوار ناسە شکابرا شوێنەوار ناسە لە سبەینێ بڕوا بکە لە ئەوروپای ئەمە ئەوەندەمان نییە ئەتوەزانیت کوخوام ڕۆژێ نییە کاکە ینی لە مانجێک ئەزانێ ئەو کەسە دێت چەند 30 ڕۆژ تەنقیبات دەکەن بەڵێ
كيفي كدرواتوش كاقادر باوش لورم كمو كدرواتو او نوين ارجيتي فكذوي بارسكان لو شوينا يعني مثلا بتساكل دنيا لهر كاتيك يعني داواش اذا كان كذا اوروباش مثلا لا كاتي لكردستاني ايشي لسردكا دواء او برادريك او قصيدكا لا ياكل نادي الدوله زماري ده او على اساس دفاع على شوينا ورناس دكا لا ايش كدي لشوينا ورناس فقيد ده كاك كيفي بلي بس اتهم بسياركان دقينم او كاد والله بس حر ازك هتاس لا ما كاكا ما هردك من خمان ام بخم داب راين ما بلام لقل اوش من او هستم هي عملته خم زيادة الخم كاك كيفي دري لپارەی ئەو چێ بوو لە هەولێر داوا لە بەشی خۆی کرد لە پارەی تەقریباتی دەربەندی ڕانیە لەسەر سابی کۆمپانیای ئامانج کە پردی دووەمی دروست کرد و شوێنەوەرناسی سلێمانی تەقریباتی کرد لە زستانی 2021 بۆ پەیکەری هەڵۆ بێنین کە مامۆستا عەبدوڕەقیب یوسف شوێنەکەتی بۆ دەستنیشان کرد بوو بۆ نەچووی بۆ سماقولی بۆ دیتن و تۆمارکردنی ئەو بەردەی هەر مامۆستا عەبدوڕەقیب بەتووی گوتووە بۆ شوێنەواری سیر و بیای شاری کۆنی ڕانێت نەکردە شوێنەوار بۆ دژی شێواندنی دەربەندی ڕادنیە یا ئەسایید نەکرد کە لە ساڵی 2020 دیسان عەبدوڕەقیب یوسف نامەیەکی چارلاپەڕی بەوێنەوە لە بۆ ناردی کۆمێنتت چیە لە ساوانە؟ والله ئەزان سەریاک ڕاپەڕین بەڕێبەرای تشێ ناوی بەڕێبەرات شوێنەوار ڕاپەڕینە بەڵێ دوو دەربارەی پردی دەربان کە هەڵکۆڵین تێدا کرا کۆمپانیای ئامانج ئەمە بە زۆر ئەو دانا کاکدانا کە وەزیری ئاوەدانکردنەوەیە وەزیر ڕێگاوبان و ئاوەدانکردنەوەیە ئێمە قانونمان هەیە دەڵێ هەر پرۆژەیەکی حکومی یان ئەهلی ئەنجام بدرێت شوێنەواری بکەویتە بەر ئەو شوێنە پێویستە هەڵکۆڵین تێدا بکرێ و بودجەی هەڵکۆڵینەکە لە ئەستۆی ئەو کۆمپانیای دەبێت ئەزا حکومی بیان ئەهلی بی باشە ئەم هەڵکۆڵینەش بە هاوبەشی لە نێوان بەڕێبەراتی شوێنەوار من ئاگادارم ئۆلۆشت یعنی بەسەن ئاگادارم و کاکداناش بودجەکەی دابین کرد بەس بیرم نەمایە بودجەکە چەند بۆ خۆیان وەریان گرتیا شوێنەوارناسەکانی هەرێمی کوردستان بەس بەڕێنش ڕاپەڕین و سلەیمانی هەڵکۆڵینەکەیان کردیە و هەتاوەکو گەیشتینە ئەوەی پێدەوترێ ئەرزی بکرد ئەرزی ساخ شتەکانتەوە و ئەگە پارچەی شوێنەواری ئەوانەی لێبێ گواستییانەوە چاچیان کردەوە دانرایە ئەوە راپۆرتی هەیە دووەمیان دەربارەی ئەوەی دەربەندی ئەو شوێنە ئەو کە بڵێن ئەم کە چاکرایە و بەو شێوەی لێکرا جادەکە فراوان کرا بەڕێوەبەراتی شوێنەواری من بە بەڕێوەبەری شوێنەواری ڕاپەڕینم گوتی ئێمە تەواوی ڕێکارەکانی پاراستنی ئەو پەیکەر و ئەوانەی لێبووە کردیتمان وەی شوێنەواریش نییە دوای ئەوە مەسان بڕگەیش کەشمان هەیە لە یاسای شوێنەوار نەکرد یاسای شوێنەواری هەرێمی کوردستان یاسای شوێنەواری عێراق کە ئێمە پێشتر کارمان پێ دەکرد و لە هەمان کاتیشدا یاساکانی دنیاش دەڵێ هەر کاتێک پرۆژەیەکی استراتیجی ئەنجام دەدرێت ئەگەر شوێنێک شوێنەواری کردە ئەو شوێنە ئەو یعنی مەسان هەڵکۆڵین و دیراسی شوێنەوار تێدا دەکرێت و پێی ئەنجامەکانی بەدەست هاتوو کە شوێنەوارناسەکان بڕگاردن بڕیاری لێ دەدرێت بڵێم ئەمە شتەکە بەو شێوەیەکرایە چونکە ئێمە ناکرێت مەسەڵ ڕێگە لە پرۆژەی استراتیجی بگرین لە پێناویەوە چونکە ئەمە دوو زۆر شوێنەوارمان هەیە شوێنەواری گوازراوە شوێنەواری نەگوازراوە و جەنابیش لە ئەوروپای زۆر باش دەبینی زۆر شوێن هەیە کە میترۆ ئەگەر میترۆ پێدا ڕۆیش بیان شوێنەواری نەگوازراوە ببێ ئەما بە شێوەیەک لە شێوەکان پاراستویانە بەڵام پرۆژە استراتیجیەکە کرا بۆ ئاگاداری بۆ زانینی بەڕێزت لە دووهۆ گرێ باسی چێ هەیە گردی باسی کێ هەیە پرۆژەی جوساییدی کە لە سیمێل دەردەچیلۆ زاخۆ گردەکەتە بەرێ ئێمە لەگەڵ بەڕێوەبەری پێشووتری شوێنەواری دووهۆ پێمان داگرت گوتمان ناوی بە هیچ شێوەیەک ئەم گردەتێک بدرێ وفعلن یعنی بودجەی زۆر سە حکومەت کرد وەلایەندا و لە ئەنجامی هەڵکۆڵین لەگە زانکۆی تو بنینی ئیتاڵی 500 تابلێتی مێژوویمان لێ دیتەوە کە یعنی ڕێڕەوی مێژووی ئەو ناوچەیە گۆڕی دەربارەی ئەوەی مامۆستا عەبدوڕەقیب یوسفیش ئێمە زۆر ڕێزی تایبەتمان هەبوو لە مامۆستا عەبدوڕەقیب یوسف لە هەموو شتەکان بە دوای شتەکانی داچوین بەڵام شەرت نییە هەموو شتێک کە ئەو دەڵێ ڕاست بێت بەڕاستی ئەمە مەسەلەکە ئەوە بوو ئەگەنا ئێمە خۆمان یعنی هیچ نەچمان پێ نییە ئەمە بەڕێوەبەری گشتی بینیا بەڕێوەبەری گشتی نەبین یان خۆشمان لەوانەیە بە زۆر
بە شایستەتر بزانین لەوە بەڵام ئیترەوە زەمەنە و ئێمە بپاچی دڵسۆزی لە بوارەکەی خۆمان کار دەکەین و ئیشیشمان کردێت دۆست و دژمن ئاماژە پێدا ئیشاڵڵا و پێشم گوتی ڕاپۆرتەکە شروع دەنێرم لەوەی بزانی مەسەلا کاک کەیفی دواییم یەک لەو پرسیاران ترسا بە بیرمات وەخت خۆی کەمە ئیشمان دەکرد من ماوەیەک ئیشم لەسەر ئەو کەیسانە کرد ئەشکەوتێک لە سۆران بوو ئێستا نایەتەوە بیرم ئەشکەوتی بەستون ئەو ئەشکەوتانەدا دەڵێ قادرجان ئەمە دوومان هەیە بە پرسیارەکەم بگەێنم ئەو ئەشکەوتە کۆمەڵک زانای ڕووسی بوون هاتبوون لە کوردستان تێڤێش بڵاو کراوە کە ئەوە شوێنێکی مێژوێ نابی دەست لە بەردێک بدرێ کەچی بەرپرسێکی پارتی کردی بووە گازینۆ هەموو خۆڵەکەی فرێدا بوو ئەمن دەقیقم لەوە ئەوە بوو چه ئیجراعاتتان نەگەر ئەوە وازام ئێستاش گازینۆ و شوێنێکی کردیتە ئەوە تاوان ئەو خیانەتە بەڵێ پێشتر کرا ئەوە پێشتر زین سۆنا مەسەن لەوانەیە ئەوەی باسی دەکەی 2000ەکان بۆ کرای 2009 ئەوانە بوو پێشی ئەوش بەڵێ پێشی ئەوانەش کرایە مەسەن چوینە مەسەن بڵێن ئەو زبل و خەڵک حیوان تێکردیا ئەویان بڵێن ئەو زبل شتەکانی لادا بیکاتە ئەوە بەڵام ئێستا ئەوە نەمایە دوو ئێمە پلانێکمان هەیە لە شوێنەوە یعنی بەگەشتیاریکردنی ئەم شوێنانە و پارێزگاری لێکردنیان ئێستا لە ئەوەی باسی دەکەی مەسەن وەکو نوقتەیەکی پاسەوان نییە لەوێوە ئێمە ئەوەشمان هەیە مەسەن کەیفی من بەخۆم دیتم لە تەلەڤیزیۆن ببوورە کردایتەوەکو گازینۆ و کافیتریا ئێستا زام ئەخەزای خۆ ناو مۆزەخانەکە ناو ئەشکەوتەکە نییە بابا لە ژوورەوە خەڵک دەستە ژوورەوە ئەو شوێنە شوێنی مرۆڤایەتی بووە بەڵێ با خەڵک ببینی زۆر ئاساییە بەڵام تێکی نەداوە پارێزگاری لێ دەکرێت برا خۆڵەکەی دەری من دێتەوە بیرم باز لەوە دەکرێت بەدەیان گەڵابە خۆڵ فرێدرا لە کاتێک ئەو خۆڵانەش نابی دەستکاری بکرێ بۆ خۆزانی ئەمە ئەتۆ تەماشەکە دەزان ڕاستەکەی وایە ئەمە کرایە پێشتر کرایە ئەمە پێشتر ئێستاش باشە لۆنیان وەرناگرە بوویتە مڵکی شەخسەک نانا مڵکی هیچ کەس نییە مڵکی شەخص نییە ئێستا و کابرا سەرپەرشتی دەکاتن کاقادر ئەتو باشتر زان چۆنە ئەمە لە شتەکان شارەزابین من یعنی مەسەن دەزانم هەر پێگەی شوێنەواری هەست مێژوی شوێنەواری ئەگەر لە ناو مڵکی توشبی بە مڵکی تو حساب ناکرێت بەڵام دەبی حکومەت ئەگەر لە ناو خاش تو ناو مڵکی توبی دەبی تەحویزی عادل بداتەوە دوای تەماشاکە ئێمە لە ئاشکەوتی شانەدەر ئیشمان کرد خۆت و لەوانەیە ئاگاداری ئەوەی شانەدەر زێت بی يعني ئەم دەنگدانەوەیە يعني ڕێڕەوی مێژوو يعني مناوچەکە و هەتا ئەوەی کاکە ئەوە ئەمە کردیتم بەخۆ ئەمە لە پشتی وەزعکە بوومە لەگەڵ کاک دوای با پرسیار ئەوە بچکو دیداریش کە زۆر ئەوە بوو خەڵک مەلەل دەیگیری کاکە ئەوەی لە ئوسترا ویستیان لەسە قەبری قەرو گوڵەزەر بینایەک دروستکەن 1 ساڵ و نیو کاریانت بێ وەڵام هێشتەوە بۆ ئەوە تۆمار کرد بخوا بۆ ئەوە تۆمار کرد پتر لەدە دۆنم زەوی لە بناری چێوە ڕەش ڕانیا بەڵام لە خەریتەی دائیری کشت و کاڵداتەوە کە 4 دۆنمە و دکتۆر کەمال تەیب بەڕێوەبەری گشتی ئەملاکی میری ڕەزامەندیشی لەسەرداوە بۆ نەدووتووە زەویەکی بەردەڵانا و شاخە بەردا ئەو شاخە بەردە بۆ هەڵکردنی دوو ئەشکەوتە بۆ کەلتوری شارستانی کوردستان کە شێوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نییە بەڵێ زانکە قادر خۆشت بە قسە نابی وایە نییە بەڵێ ئەتۆ تەماشاکە مامۆستا عەبدوڵڕەقیب یعنی ئەم شتانە کە لە سەرم نیشتنی وەڵامێک بۆ کەیفی مستەفا کە زۆر یعنی مەسەن بێویژدانانە ئەوە تەبیعی گورە ئەو ململانەیە شتی جوانە ئەگەر بەس بریندارکردن نەبی تەماشێکە بابە برینداری کردیمە زۆریش بەس ئەمن هەر ینی لەبەر ئەوانە هیچ ئەوم نەکرد مامۆستا عەبدوڵڕەقیب یوسوف کاک کەیفی بڕوا بکە وەخت خۆی ڕاوێژکاری نێچیروان بارزانی بوو بگرتیان ئەز ئەشکەنجەشیاندا لەسە ئەو گەڕانە ینی کەسێکی زۆر پاکە من لەگەری ماوەیەک ئیشمان کرد ینی بەڵام کەسیش بە دەرنێ لە کەم و کورتی بە میشەوە هەر هەمومان بەس خوا ینی پاکە
بغلا باش تقولي يعني درباره و ما مستا بغلط لشتك تيجيشتيا يعني بيداني زوي لدسراتي من نيا من مثلا كدلي موزخانه يقدر دكم كاك بياوي كاتينا حسن سنزاريا لا وليد يعني مثلا لو بدواء من بريار من دا من باش انداز ياري ميا باش شوي نوار ميا باش موزخانه ميا باش انداز ياري مهندسه باش شوينوار ناس دكتوراه وماسترن برادري ما مست عبد الرقيب يوسف يعني بداوا كي وها بري وبدي شوينواري اوش رابري يعني او ذكرها حتى وكتك على منيشنا نيدي بلام او ناردي تلاقي ما من برسم ببش شوينوار وموزخانه وانداز ياري كذا قلت كاكا ام بروجيا يعني او ما مستعاود دري قصش من كذا التليفون بيك وخصمان كذا ما بيم قلت او دلن كاكا ام بروجيا مفروض زيك زاري لروي اندازياري و نقشو ديزاينو سيتي نقشو ديزاينو انت دابي لروي شوي نواري شو اما زور زحمه قابله زي بزيك الدنيا لبرتي حتى باسي ودا كان دبي امبر دانا او شوينا هين بكري نايتي وهرو ابدش دياري بكري ما مستعد ليه بسياري اول ما مستاكل ما مستعد بزيش اجا خيط خوازي كان كسك بيت او باري دابي قيناكا كقادر استاتو دي من كادري من ساريك دك او سياره ملو بكري خيري وايا ناري بزانم بسندا ناري بزكي دياربي حتى ايش لو بكري نا بزكي ديارا نخشو سيتكي ديارا نا فحص جيولوجي انا كثره او بردا بكلكدي هالكوريانا باشش كبريم يعني اول يعني حظك ما مستقدر بناوي خوم بكري ان زاد واي من تعاود دم بكريتا مثلا بلين واي تعاود دم كمن كبناهم كذا ان زاد تعاود ما مستقدر مفروضه دلي بناي شخصي بكري أرزكات دو دبوا ويش اللرانية بغلطات يا دابانا وبرهنان يانش مصاتحة بكاما قانون ديدنا ما مستا إن زهاد بلا ما أمام الزكاني مزخانة ما بيدو قد ما نقول بيستا مزخانة كعبو شويبي أو إشي ما بو إشي أو مني نعرف لما مستا بستين نعرف بدينا ما مستا أجا من بي يا ربي خواه همو دشتي بيتوين وراني همو دونا ما مستا فيشم خوشة سزدر لمن دكري بلا من أمانتك من الدز دا ببي أمانتها اللي ميو قانون يكبر يودرو بله يعني ما مستا أوي مسألة كراسي كي أوي كاك بله كاك في زور سپاس دكان بولا مكان سپاس ساري مني سپاس براي برزن بهواي أوي بتواني نمومان پارزگاري لشنوار لميوزيك لكمان كين أوي نوي كان بيشوتر مانوي دايندش مان دبي وأو ناس نامي دستان خوش بي بله الشكل صفتكاني نتوبونا بله زور سپاس كاكيفي مثلا هاد اوي شانه كلمه واعي كرديان صالح خبات دكا 1 مليار زار كردستان لو هاتي بلام لما جيش تستوي 2 مليار او ايما كلمه نا او خباتش دوري خوي كاريگري خوي هي لشورشي تقداري زياتر لجماوري زياتر بله كاك بله باس شم كده قلتما كورد حكومه هرم كردستان پیشتر حزبكاني كردستان لزيادي دستيار بوندك كيسي هستيار بر اگر لسر بابتي كلپور شوينوار ايشيان كربا استا يعني استا دوخي كل لقناغش كبو استا لدوخيش زوخرا بدا كوكاك بشكل قشتياري لبو فرنسا موزخاني لو فرح ونيا يعني عراق وشرق نتينا ونا اور ذكار يعني اورو شناسة تجارتها هموش دكا يعني عظمت بون شان داداتن فخر بون باشا كيف الدنيا غرز خوش ريسي